بەغدا داوای لیستی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکات و حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمیش لیستێکی ڕێکوپێکی موچەخۆرانی نییە. وەزارەتی دارایی عێراق بە نووسراوی فەرمی لە ناوەڕاستی مانگی یەک هاوشێوەی وەزارەت و دامەزراوەکانی وڵاتەکەی داوایشی لە وەزارەتی دارایی هەرێم کردووە لیستی موچەی موچەخۆرانی هەرێم ئاراستەی فەرمانگەی ژمێریاری وەزارەتەکەیان بکات. پێشتر چەند جارێک دەسەڵاتدارانی هەرێم ژمارەی موچەخۆران و بڕی خەرجی لیستی موچەیان ئاراستەی عێراق کردووە، بەڵام وردەکاری لیستەکان لە ڕووی ژمارەی موچەخۆرانی سەربازی و مەدەنی و پلەی وەزیفی فەرمانبەرانیان ئاشکران نەکردووە. لە دوای زیاتر لە 30 ساڵیش پارتی و یەکێتی لە پێناوی درێژەدان بە تاڵانی و گەندەڵیەکانیان هێشتا نەیانویستووە لیستی موچەی موچەخۆران شەفاف بکەن. ژمارەی موچەخۆرانی هەرێم. بەرپرسانی هەرێم لێدوانی جۆرا و جۆر لەباری ژمارەی موچەخۆران دەدەن. سەردەمێک باسییان لە 1,400,000 موچەخۆر و سەردەمێکی دیکە 1,255,000 موچەخۆر دەکرد. ئەم ژمارە جیاوازانەش لە ئەنجامی گەندەڵی بەرفراوان لە لیستی موچەدا دێن. بە پێی راپۆرتێکی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم کە لە مانگی دەی ساڵی 2023 ئاراستەی بەغدا کراوە، باس لە ژمارێکی دیکە دەکات لە راپۆرتەکەدا هاتووە ژمارەی موچەخۆرانی هەرێم 1,114,335 کەسە. لەو ژمارەیەش 682,000یان فەرمانبەر و 432,000یشیان لە خانەنشین و چاودێری کۆمەڵایەتی و شەهیدان و ئەنفال کراوان پێکدێن. لێدوانی جیاواز لەبارەی خەرجی موچە. هاوشێوەی ژمارەی موچەخۆران دەسەڵاتدارانی هەرێم لێدوانی جیاواز لەبارەی کۆی خەرجی موچە دەدەن. وەزارەتی دارایی هەرێم چەندین جار ئاماژەی بەوە کردووە خەرجی مانگانەی موچە لە 940 ملیار دینار زیاترە. لە دوایین سەردانیشدا بۆ بەغدا لە ناوەڕاستی ئەم مانگە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم ڕایگەیاند خەرجی موچە مانگانە لە سنووری 875 ملیار دیناردایە. لە کاتێکدا بەپێی ئەو نووسرا و راپۆرتانی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم ئاراستەی بەغدای کردوون خەرجی موچە مانگانە 913 ملیار دینارە. ژمارەی موچەخۆرانی سەربازی. یەکێک لەو کێشانەی لە نێوان هەرێم و بەغدا لەسەر لیستی موچە هەیە ژمارەی موچەخۆرانی سەربازیە و تا ئێستا دیوانی چاودێری دارایی عێراق پەسەندی نەکردووە. بە پێی زانیاریەکان زیاتر لە نیوەی خەرجی موچەی موچەخۆرانی هەرێم بۆ بواری سەربازی دەڕوات و زۆرترین گەندەڵیش لە ژمارەی موچەخۆرانی سەربازیدایە. بە پێی خەمڵاندنەکان ژمارەی موچەخۆرانی سەربازی هەرێم زیاتر لە 430,000 کەسە، کۆی خەرجی مانگانەشیان زیاتر لە 450 ملیار دینارە. بە پێی نامەیەکیش کە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە ماوەی ڕابردوودا ئاراستەی بەغدای کردووە، جگە لە موچەی خانەنشینانی سەربازی بەم شێوەیە موچەی وەزارەتە ئەمنیەکانی دیاری کردووە. وەزارەتی ناوخۆ 178 ملیار و 489 ملیۆن دینار، وەزارەتی پێشمەرگە 133 ملیار و 61 ملیۆن دینار، ئەنجومەنی ئاسایش 62 ملیار و 977 ملیۆن دینار.